پارەی گەنمی جوتیاران ئەو بابەتەی بە تەواوەتی بە سیاسی کراوە و شایستە داراییەکانیان بۆ سرف ناکرێت. بەشێکی زۆر لە نوێنەرانی جوتیاران کە لە شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستانەوە هاتوون بۆ پەرلەمانی کوردستان تاکو سکاڵای خۆیان بگەێنە پەرلەمان و لە ڕێگەی لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانەوە هەوڵ بۆ بەدەستهێنانی مافەکانیان بدەن. هەروەک جوتیارانیش دەیڵێن تاکو ئێستا جگە لە لیژنەی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم هیچ لایەکی تر خەمخۆری ڕاستەقینەی جوتیاران نەبووە. ئێمە کۆبنەوەمان لەسەر کردووە لە هیچ شوێنە قەراری لەسەر نەدراوە کە پارەکە کەی دێ چۆن دێ کێ ئێنێ تەنها لەسەر ئەوە ڕێکەوتوین ئەم پارە چیمان بدەنێ ئەمڕۆ نیمەی وەرگین نیمەمان بدەنێ وەرگین لەسەر ئەو نیمەکەی تری ڕێک بکەوین. جوتیاران بەڕاستی زڵمیان لێ کراوە بەڕاستی ئەو جوتیارانەی کە چەنای چەند ساڵە چەنەها شۆڕژ لەسەری دروست بووە بە ئەرک و ماندووبوونی جوتیاران ئەم شۆڕشانە پێک هاتووە ئەم شۆڕشانە خەباتیان کردووە قوربانیان داوە ڕجاان داوە لە سەرۆکی حکوومەتەکەین حکوومەتی کوردستان ئێمە هاوڵاتی ئەم کوردستانین ئێمە جوتیاری ئەم کوردستانین ماندووبوونی لەم کوردستانە ماندوو بووینە بێنە سەرخەت بۆ ئێمە تاکەی سکاڵای خۆمان بگەینە پەرلەمان و بڕۆینە لای حکوومەتی عێراقی و بڕۆینە لای کێ و بڕۆین لای کێ. هیواداریشم بە زووترین کاتەم پارەمان بۆ چارەسەر کردنەگەنا ئێمە هەڵوێ ستونمان دەبێ وەکو جوتیارانی هەرێمی کوردستان ڕێگە لە سایل نالین گەرمی بڕوا بۆ سایلوەکانی خواری و عێراق و سایلوەکان دەگرین بەنداوەکانی دوکان بەتەمای بگرین یەک سۆ ڕاونێلین بڕوا بەڕاستی بۆ خواری و عێراق ئەم پارەمان بۆ بە زووترین کات بۆ جێبەجێ نەکا. ئاگاداری حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بە زووترین کات بێتە سەرخەت ئەم پارەمان بۆ چارەسەر بکە. ئەگەنە 1500 جوتیارین بەنداوی دوکان دەگرین وەڵڵا نە قەترایی پێدا بڕواتە خوارێ هەموو جوتیارەکانیش لەسەر خەتین 250,000 جوتیار چاوەڕێی ئێمە وەڵامێکی خۆشی بۆ بەرینەوە. لە کۆبوونەوەکەدا لەگەڵ نوێنەرانی جوتیاران بڕیاردرا لیژنەیەکی هاوبەشی لایەنە پەیوەندیدارەکان پێک بهێنرێت تاوەکو پارەی گەلمی جوتیاران لە هەر کاتێک و بە هەر جۆرێک بێت دابین بکرێت. ئێمە ڕاوێژێکی بەڕاستی فراوانمان کرد بە نوێنەرانی جوتیارانی هەرێمی کوردستان لێرە لە هۆڵی پەرلەمان گەیشتنەوە ئەنجامە. لیژنەیەک پێکهێنرا لە لیژنەی کشتتوکاڵ و ئاودەی لە پەرلەمانی کوردستان وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان و بە هەماهەنگی بەرپرسانی هەرێمی کوردستان لە بەغدا و پەرلەمانتارەکانی بەغداش ئێمە هەوڵ بدەین ئەم لیژنەیە بەڕاستی بۆ لەمە دووە بە دوواداچوون بکە و ڕاوێژ دەکا دەربارەی ئەو پارەیەش زۆربەی هەر زۆری ڕێی ئامادەبووان ئەمە بوو کە ئەوە شایستەی دارایی جوتیارانی هەرێمی کوردستانە و ئێمە هیچ کامێکمان بەڕاستی دەست هەڵناگرین لەو شایستەیە ئەم قۆناغەش نەبێ قۆناغێکی کە ئێمە هەوڵ دەدەین کە ئەم شایستەیە بەدەست بێنین بۆ جوتیارەکانمان. حکوومەتی عێراق بە پاساوی ئەوەی گەنمی سووری و ئێرانی تێکەڵی گەنمی جوتیاران کراوە ناردنی پارەی گەنمەکان دوادەخات. عەبدوستار مەجیدیش بە ڕاشکاوانە لە کۆبوونەوەکانیدا بە وەزارەتی دارایی و بازرگانی وت کە خۆتان باش دەزانن کێ بازرگانی بە گەنمی دەرەوەی وڵات دەکات بۆیە لەبری ئەوەی سزای جوتیارانی ڕاستەقینە و بەشمەینەتی کوردستان بدەن بڕۆن سزای بەرپرسە بازرگانەکان بدەن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.